سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێنی خۆشەویستم بەخێر بێن لە بۆ ڤیددیۆیەکی نوێ ریاکشن بە باشترین گڵیچەکانی ناو یاریەکان دەکەین ئەوڕە لە بۆ یاری فیفا دەکەین ئۆکەی دەیە گۆڵکە ئەو جوانە ئەو وەدە ئەو تۆپەدا سەریان ڕۆی گڵچی دەرێم لاقم لە تۆپی نیە وەرز دەکەم بکەن گڵچی دەرێ و مەعاشەم وەری دەگرم زۆر زۆر کەمە تااقەت یەک زار تام تۆپ بینمەوە ناکەمە دوو ئەو لە باگراون تەماشا گڵچی لە لاعیبی خۆی دەدا وای بو فاول واي يا بالضبط اوكي بنالتي لابو تشندر لابو ولاي گڵیچی کرد لێ نادەم لە لێدەم دیسان لێ عاسێ بوو تۆم ئەو گڵیچێتیان زۆر بەناو بانگە تۆپ لێ عاسێبی یەکەم جارە ببینم نەری فاول Oh! Oh! Wasted! Beautifully disguised ball, and the alarm bells are ringing. Couldn't quite hang on. لعيب خويدا. And they've only gone and applied that finishing touch. Well, the goal زعمي did كرت. not stand. And under pressure, that was a fine play. اوكي دقيقة روية. And a blunder by the keeper. اي سلام. اخ. اي كل دست. Technique displayed. Must be. And not cleared away properly. And first opportunity. دمرم. Oh, it's gone in. از انا ما قلتش يعني لعيبك بخوي كده بس نوازه بحركته Well, the keeper is happy the ball was there. And foiled only by the crossbar. دي سنة عسيبو Denied by the ball. كزنا Back قاتي in play here. The crossbar got in the way. هذا بينا بيرساي خوتنا وقامي التيميت تيم اونلاين وانا بيدو لعيبه لو ستو بشر من الجزير Oh, he really ياك بيك اخر دقيقه زامشه bruised the crossbar. Oh, the crossbar is still reverberating. وشكل التعليق بردامه Time, say the officials. This could level it. وات Now the managers will now deliver their half-time team talk. باشا راك دقيقه Now deliver. ايش انا بدي دقيقه واه This could level it. هيك قام خلاص ده باللي وين دار تبي توب بس انا وين ساحن توت قام الراوس يوزن Now the managers will now deliver their half-time team talk. Oh, good strike. اوه Diese Situation so gerade noch entschärfen, da ist er einen Tick früher zur Stelle. Das war knapp. Vielleicht der Abschlusstreffer. Well, the bar can be the goalkeeper's best friend. انا ايش ترى ستوي بشر The ده keeper is happy the bar was there. And foiled only by the crossbar. The referee not too happy with the challenge and blows for a free kick. اخي ديك الدف فاول Qué buen pase ha metido. Va a alcanzar esa pelota, esta jugada puede Bernardo Silva, allez, il peut y aller.
ئەوکوتان ئاگەنکەم بۆ کامیرێ ئەوستەکە ئەوە بزانم سواری سەسپی بووە چیە مەسەلە Opportunity here. Can they stop it going? ئەی با بڕۆ وەو Defenders were doing. ئەی با بڕۆ گڵیچەکە بەکاردێنینە بە گۆڵکردنی یەکیدم ئەو چ بوو It could be the big moment for him. And it's there for him. Opportunity. And a goal. ئای بابا گۆ یاری پای ئۆ نەبۆ پەنارتیش ئەوەی ڕکلام کردن ڕقەی لاعیبەکان لەسە بیکە بەدڵ دەبن ئۆ ناتە پەنارتیش دەشگرتەوە باولیش ناوی ئۆکەی تازە یا هەلە چی و حرەکەیە Getting forward. Can they take the lead? Oh! نیم بوو گۆڵش جوان بوو جوانە وۆو شتی وا دەکرێن ناو فیفای یەکەم جارە ببینم Rashford. Can he open them up here? A goal. وۆو Dieses Foulspiel wird er verwahren. Okay, Mahala. die Gelbe kann man geben. مەحاڵە شتی والا زۆر بە ئاسانی گۆیل دەکەن زای ئەم تەبیعی خۆم گۆڵ پێ ناگرێت وات بەدرتان بە ڤیدیۆیەکە ڕاست خۆشەویست خۆڵکەن لایکی ڤیدیۆ لەبیر نەکەن سەبسکرایب تا ڤیدیۆ داهاتوو بەتان لەگەڵ